Yaralılarımıza acil şifalar. لە کاتێکدا هاوپەیمانی ئەردۆغان باخچەلی لە پێشەوەی ڕاپرسیەکانی هەڵبژاردننی تورکیاون پاشەکشەی میراڵ ئاکشناری ڕێبەری پارتی چاک لە هاوپەیمانی ئۆپۆسیۆن لێدانە لە ڕیزەکانی ئۆپۆسیۆن کە تا ئێستا لاواز و پەرتەوازەیە. میراڵ ئاکشنار دەڵێ پێنج پارتەکەی سەرمێزی شەشقۆڵی کەمال کلژدار ئۆغڵۆیان وەک ڕکابەری ئەردۆغان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی دیاری کردووە، بۆیە ئێمە چیتر بەشێک نابین لەو هاوپەیمانێتیە. ناوبراو ڕایگەیاند دیاریکردنی ئۆغڵۆ بەرەنجامی خوێندنەوە و هەژماری بچووکە کە پێچەوانەیە لەگەڵ بەرژەوەندی گشتی تورکیادا. ئاکشنار دەمێکە پێشنیازی کاندیدکردنی یەکێک لە سەرۆک شارەوانیەکانی ئەستەمبوڵ یان ئەنقەرە بۆ ڕکابەری ڕەجەب تەیب ئەردۆغان دەکات، چونکە بە بۆچوونی ئەو هەلی سەرکەوتنیان بەرامبەر ئەردۆغان لە کلژدار ئۆغڵۆ زیاترە. Uzun süredir Sayın Erdoğan'a karşı açık ara kazandığını gördüğümüz iki isim. ئاکشناری سەرۆکی پارتی چاک، سەرۆکی پارتی گەلی کۆماری کلژدار ئۆغڵۆی وەک کەسێکی خۆپەرست دوێ ناکرد کە جگە لە خۆی بە کەسی دیکە ڕازی نییە، بۆیە ناوبراو سوورە لەسەر ئەوەی سەرۆک شارەوانیەکانی ئەنقەرە یان ئەستەمبۆڵ لەسەر خواستی گەل خۆیان بۆ ڕکابەری ئەردۆغان کاندید بکەن. ئەنتۆنی سکینەر توێژەری سیاسی ڕەتکردنەوەی کلژدار ئۆغڵۆی لەلایەن ئاکشنارەوە بە لێدان لە هیواکانی ئۆپۆسیۆن و پێشکەشکردنی خەڵاتێکی جوان بە ئەردۆغان لە قەڵەمدا. کلژدار ئۆغڵۆی 74 ساڵە کە لە عەلەویەکانی تورکیایە ژمارەیەکی زۆر لە ئۆپۆسیۆن لەبەر نەبوونی کەسایەتی کاریزمی ڕەتی دەکەنەوە بێتە ڕکابەری بەهێزی کاریزمی ئەردۆغان. هێشتا ئۆپۆسیۆن 10 هەفتەی بۆ یەکلاییکردنەوەی پاڵێوراوەکەیان لە بەردەمدایە بۆ ئەوەی لە ڕۆژی 14 ئایاردا وەک ڕکابەری سەرۆکی ئێستا و پارتەکانیشیان وەک ڕکابەری ئاکپارتی و مەهەپا بکەونە ڕکابەریەوە. ئاژانسی ڕۆیتەرس بڕوای وایە کەسایەتی ئەردۆغان بەهۆی دابەزینی ئاستی ژیان و هەڵاوسانەوە لە پێش بوومەلەرزەکەدا زیانی پێکەوتووە، بەڵام سەرەڕای ڕەخنە لە کارنامەی حکوومەت لە بوومەلەرزەکەدا ڕاپرسیەکان دەری دەخەن. هێشتا ئەردۆغان و پارتەکەی بە جیاوازیەکی زۆرەوە لە پێش ئەوانی دیکەون و دەنگدەرێکی زۆر پشتیوانیان لێ دەکەن. ئۆزەر سنجاری سەرۆکی کۆمپانیای میترۆپۆل بۆ ڕاپرسی بە ڕۆیتەرزی ڕاگەیاند بوومەلەرزە نەبووەتە هۆکاری بێهێزکردنی پێگەی حکومەت بەو شێوەیە ئۆپۆسیۆن پێشبینی دەکرد. هەندێک لەوانش کە بە ڕۆیتەرزیان وتووە دەنگ بە ئەردۆغان نادەن جەختیان لەوە کردوێتەوە ئامادە نین دەنگ بە کلژدار ئۆغڵۆ بدەن، چونکە ناوبراو لە هیچ هەڵبژاردنێکدا لە دژی ئەردۆغان سەرکەوتوو نەبووە.